ام پارێ زاڵمە ها خەڵک حرمەت و ڕێزمەتێت چی داڵۆی لە بانێکۆ تایوارە چاومە ناوە زەقمە 15 زادناریان 20 یۆرۆ 15 یۆرۆ ئێبرا ئاواکات 200 بۆ تێ برا خۆشویستەکەم بە کەم ێزانێ هەر کەسێک بە یەک سنگ من ئەگەر خۆم مزگەوتێکم دانەوە بوو مزگەوتێکم هەبوو ماڵێکم هەبوو خانوویەکم هەبوو دوکانێکم هەبوو خەریکە و شانە بووم مەیان بە دەورما بمکەنە ژێر ئیستیفامەوە والله ئیشەکەم ناشەرعیە بڕۆ هەموو قال الله وقال الرسول وقال الصحابة بخوێنە کەسێکیان نەبوو غورفەیەک شوێنێک تایبەتکە بە ناو مڕەقی و ڕوقیەوە ئەوەشی ڕوقیەکە بە پرسیارە بۆم قیامەت بە ڕۆژی قیامەتم لە دوو شتێکە یەکەم پارە دووەم ئافرەت بڕۆن سەیری بکەن داهاتووی ئینسانەکان بزانە ئامەتیان چی بووە کاکە تێکەی خۆم بە زۆر نییە کابرا حرمەت و ڕێزم بۆتەیە ئەوە مافرەتە تێت داوای ناکە قاچی بە دەرەوەیە سینگی بە دەرەوەیە سافیدەیە قاقای پێکەنینێتی ئەمە تۆ دینی خوای پێ بگەینین بەخوا بەخسەت ناکە برای من هەندێک شوان هەیە نیەتی پاکە بەڵام لە لێت پاکی خۆی ئەکەوێت لێ درێ بۆی هەتاتوانە خۆتان پارێزن خوا سەفرازی خەبر و قیامەتاکە هەرڵێ ماعیدە ژوانەکە سەحری ماعیدە دەکات تەبەن موسڵمانە هەر کەسێ سەحری لێکرا بێت ئەم نیشانانەیە یەکەم ئەو ساحیرە پێویستی بە چ ڕۆژ هەیە بۆی سەحرکا لە بەرامبرەکە چ ڕۆژەکە چی ئەبێ هەموو ڕۆژێک کیلۆنیە گۆشت کەمتر نەبێت ئەمە سەحری بەقەوەتە ئەدا ناتوانێت جنیشکە ئەم کیلۆنیۆ باتە غورفەیەکی تاریکەوە بەبێ ئەوەی ئەم ساحیرە ئەو غورفەی ببینێت دایانێتۆ گەڕێتەوە سێ غورفەکە ناکە ئەبێ تاریک بێت بە هیچ شێوازی ڕۆشناییتیانە بێت هەتا چ ڕۆژ ئەو جنا ئینجا دوای چ ڕۆژەکە ئیشە بۆ کار نایەکە پێتەڵێت چی سەحر بابزانێ و ناسان نییە ئەبێ ئەم کەسە پەناگرن بەخوا هەموو ڕۆژێک قورئانێکی لە تەوالی تەدا نابێت ڕوو لە قیبلە پەناگرن بەخوای گەورە خۆی پاک نەکاتەوە اینجا پەناگرن بەخوای گوێ لە بانگ نەبێ ڕۆژانە پێڵێ بچیت سەر زبڵدان دابنیشی بمێنیتەوە خۆمە گاڵتە نییە تۆ لە خۆتەوە اینجا دوای چڕ دانە ڕۆژ ئەو هەموو سوکایەتی ئەوم بێدینیە بەم کەساکە اینجا جنەکاڵیشت بۆکەم بەم تەڵاسیمانیان ناکەم ئەوە ئاسان نییە کابرا سەری ژانەکات دەستی سڕ بووە ماعیدێتی فەقەراتی کابرا قاچشکاوە لە سەحرێ دێکراوە کابرا قەبزا لە سەحرێ دێکراوە بەداخەوە دوولۆی بەڕێستان شۆ بەڕێزەکاتە سەرمایکە لە ماڵەوە ژیانیان نیە ناکاکەوە سەحرەکە لە ماڵە سەحری مەرشوشە با بە سەحر دوو جۆرە سەرف و عاتفمانەیە ئەگەر ئەم سەحرەی لێکرا سەرفەکە واتە سڕینەوەی ژیان کە ژیانی سراوە دەمی تەتەڵا ناکە لە قسەکردنیشە قسەی بۆ نایەت یاهین تەواو من بەسراوە نانی بۆ ناخوری خەوی نییە لەبانەو جێگایە ناتوانێ هەڵسێ 5 سانی نەک 5 دقە 5 چرکە ناتوانێ پاو بۆستی اینجا ئەم کەسە ڕۆژ بە ڕۆژ لاواز بێ لەسەر جێگا ئێمڕۆ جۆرە بازرگانێک پیا بوو بەداخەوە لە پارەوە ناگرمە جوێنی پێفرۆشێ کەپسولێکی پێفرۆشی دەبێ ئای پێفرۆشی هەنی بەداخەوە وەکمانێ هاتووە جارە کۆمەڵێک قۆڵبڕ و خواناس و مجریم و بەچکە عیلمانی هەبوو لە تازیەکان لێە یان لە ماڵە قورئانەکەی پارە بەدەست بۆ ناگرمی کە ژێر بەڕەکەوە ئێمڕۆ بەداخەوە پارەکەی لە چیا سەرفەکە وەڵا کاکە ئەمە دەبێت زەی زەیتون و ڕەشکە کاکە زەی زەیتون و ڕەشکە مبارەکە ڕەشکە مبارەکی لەوە کە خوای گەورە شیفادار نەخۆی چی پێ نییە ڕەسوڵ الله فەرمێ صلی الله علیه وسلم ئیلا السام ئیلا مردن نەبێ لە هەموو شتێت گڕێنەوە هەنجونیش هەنێ ماعیدێ کاکە هەنجون ڕەشکەی پێ ناکەوێ هەر لەسەری ژانەکە و ناڕەحەتێکی هەنجون ڕەشەکەی بۆ نووسێت بابەت چی بۆ نووسی کاکە هەم بەداخەوە یان ئەڵێ کاکە تۆ بێت جەلسە بە جەلسە بیتەوە بۆ تۆ نازانم عەمەلیاتی بۆ کەی بۆ تۆ نازانم حورمەت و ڕێزم بۆ تەیە عەشیعەی تەنووری بووە گری چی بووەکی ئامۆستا گیان ئاخر شتم ئێستا بۆ نمونە قاعەیان داناوە کابراڵێ ئەم لێزەر ئەم جن ئەبینێ یعنی ئەگەر داعیە جن ببینێت تۆ گومانی ساحربوونی لێ ناگەی لەو کەسە یعنی هیچ کەسێ توانێت جن ببینێ ئەڵێ لێزەری لێم قەناعەتکە لە قاعەکە بەجارێک 50 نەفەر پاڵ کەوتووە بەو سەعادەت 2 دەفتەری ئاسوودی گیرفانیانە یعنی ئەمە ئەگەر بزنس نەبێت چییە؟ ئەوەی برا خۆشەویستەکەم ئەو زانیاریێتان بابێ مسڵمانە بۆ عام ئەم زانیاریە وەرگرن بە عام بە مفرد نە بە جەمع ئەگەر دوو کەس بێکەوە لەسەر بخوێنی خراپە سیان بێ خراپە ئەم جنەی ئەم قەرینەی ئەم لەگەڵا کۆتاک پیاکە لەگەڵ یەکتر ناسن جار وایە بۆ قورئان خوێندنەوە زەربا لە لەشە من چتە لەشەوە ئەترەوەی تروێرانە بێ ئای بینی جنەکەی ئەو قەرینەکەی ڕێکە لەشەوە 50 کەس ئەم فیساحەکەوە ترسی ئەمە چییە ئەمە لە شو هاتووە شتی وایە نییە نەکەن چوونە کەسێک هەر مڕەقیش بوو نەچیتە شوێنێک بۆ 50 سیەک چلێک دانە بەسەرێکەوە ئەو پرژێنێکە ئەم فیزاحەکە ئەو هاوارەکە ئەمەکەی چارەسەری مڕەقیە راشتی وەمان نییە هەر کەسێکە شتانەکە خۆتی لێ پارێزە بە هیچ شێوازێک اینجا دوایەوە کاکی من این بەداخەوە ئەبینیت هەندێک شتە بینیت وەڵی کارە ساتە وەڵی کارە ساتە بیلای کارە ساتە داوەکەی محەممەد مستەفا خوێنی تیا بوو خوێنی بەخشی
ژیانی خۆی بەخشی ئمڕۆ بەداخەوە هەندێک کەس هەیە بەس بۆ پارە ئەو پەناگرم بەخوا داوایەت چیەک لە ناخەڵکە بۆیە بەیی شێوازێ هەر کەسێک ویستی مڕۆخیش ڕوخێش بکە ئیلا ئەو کەسە بێنە ماڵەکەی خۆت لە ماڵی خۆتان نەبوو نەیکەی 100 200 300 کاتە شوێنێکەوە خەتەرە والله ئەم جنەل بە هاوار جا کابرا نەخۆشنی بەس تووشی حاڵێکی دەرونی وازباسی بووە ڕێکە گوازرێتەوە اینجا هەرچی بێت لەسەر زمان و ژێ زمانی و کەسێک وایە قەنەعات کەسەری ژانەکاری سەحری لێکراوە فەقەراتی هەیە لە سەحری لێکراوە قاچی کابرا گوتی ڕۆشتم بۆ لای دانێ قاسم شکاوە وتی ئەوە بابی گیان 12 جنی تیایە وتم بۆ دەرزەنێک بێ ئەی بۆ دەنەبێ وتی ئێساک مەفرەزیەکە بۆ نێرمەمیان دەرکە باشە کاکە ئەمانە مەفرەزانیان هەیە تە دکتۆر بیز ناکە عملیات کە مەفرەزیەکە بۆ نەنێ عملیاتەکە مەفرەزیەکە بۆ کرێ دز بۆ دۆزێتەوە ئیمام ئەحمەدە فەرمی ڕەزا و ڕەحمەتی خوایە مە قسەی من نییە قسەی ئیمام ئەحمەدە هەر کەسێک بڵێت جنم بینی و شەریکی بەخوا برێدا جن لەسەر ئەسڵی خۆی نایبینی و دروستی ژنیشکردن بە جن بڕۆ کۆدەنگی زانایانی ئەهلی سونە ئەوانەی الحەمدولله لەسەر کتاب و سونەن هەمویان موافق لەسەر ئەوەی دروست نییە ئیشکردن بە جن چونکە جن 199.99 درۆکە بۆیە دروست نییە هەر کەسێک ئەمی شانەکات ئیشەکانی ناشەرعیە ئەبێ ئەو کەسە بۆ خۆی بزانێت اینجا دینی ئێمەش دینی جەدەل نییە دینی حرب نییە دینی ئەوە نییە پەناگرم بەخوای گەورە لەم بابەتانەیە دینی ئەوەمان هەیە جەنگمان هەیە جەنگ جیهاد دیفاعەکەتە لە دینی ئەڵڵا جەل جەلالوه ئەوانەمان هەیە جیهادمانە بەس ئەمانەڵێ نەما ئەمە جەنگی پارە و جەنگی گیرفان و جەنگیەوە نییە کەسێکە بێ ڕۆشنبیر بێ کەسێکە بێ حەملات یەگەشتوو بێ ئێکاکە تۆ عەقیدەیەکی جوانە نەبێ بیر و باوەڕێکت نەبێ ئەتەوێ بتەوێ بە کۆمەڵ لەم شتانە ژیانە بدۆزیتەوە بە کۆمەڵ بابەتی غەیبی بۆی برا خۆشەویستەکەم دروست نییە نەیش بە جنکەی نەبڵێ جنم هەیە نەبڵێ لەگەڵ جنا قساکەم جن لەسەر ئەسڵی خۆی ئیمام ئەحمەد دەفەرمێ هەر کەسێ بڵێ لەسەر ئەسڵی خۆی جن بینیەوە شەریکی بەخوا برێداوە ئەی بینی پەناگرم بەخوای گەورە خۆی کاتە شێوی مارێک دوو لە بەڕەسا حیمارێک یان مرۆڤێک یان بەنی ئادەمێک یان لەسەر شێوی بەنی ئادەمێک قساکە بەس ئەسڵی خۆی هیچ کاتێک جن لەسەر ئەسڵی خۆی نایبینیت